بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە و پەروەردگارتان لێبێت بینەران و بیسەرانی کەناڵی پەیام. داواکەین لە خوای گەورە و پەروەردگار لە هەر لایەکەن لە هەر شوێنێکەن هەموو لایەکمان لە هەموو بەڵام موسیبەتێکی ئەرزی و ئاسمانی بپارێزێت. داواکەین لە خوای گەورە و پەروەردگار ئەم بەرنامانەی کەوا پێشکەشیانەکەین و ئەم ئامۆژگاریانێکەوە ئەیانکەین بە پێیتوانە خوای گەورە و پەروەردگار بیخاتە بەر ئەجری قیامەتمان مایە ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگار و سوود و قازانجیشی بۆ ئێوەی بەڕێز هەبێت. بەڕێزان تەوەری ئەم جارەمان باسی ئەرکی دراوسێ لەسەر دراوسێ، حەقی دراوسێ لەسەر دراوسێ، باسی دراوسێتی یەکەین. بەڕاستی دراوسێتی ئەرکێکی گرانە. ئیبن موبارەک ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ خانوویەکی هەبوو ئەویست بیفرۆشێ. دراوسەیەکی هەبوو ئەویست خانووەکەی بفرۆشێ، دراوسێ ئیبن موبارەک. ئەڵێ کاتێک کە مشتری هات سێری خانووەکەی کرد، وتی داوای چەندی لێ ئەەکەی؟ خانووەکە ئەگەربایی مەسەلەن خانووەکەی گەربایی 5 دەفتەر بوو بێ، وتی ئەیدەم بە 15 دەفتەر. وتی ئەی کاکە خۆ خانووەکەی تۆ بای 5 دەفتەر، وتی ئاخۆ ڕاستە خانووەکەی من ئەزانم بای 5 دەفتەرە، 5 دەفتەری بۆ خانووەکە، بەڵام دەفتەرەکەی تری بۆ دراوسەکان. دراوسەکانم یعنی لەبەر خاتی ئەم دراوسیانم ئەوەندە خەڵکانێکی باشن. لەبەرەوە بەڕێزەکانم مەسەلەی دراوسەتی ئەرکێکی گرانە. خوای گەورە و پەروەردگار لە قورئانە باسی دراوسەیەکە، باسی دراوسەی لای ڕاستەکە، باسی دراوسەی لای چەپەکە. کاتی خۆی ئەیان فەرموو تا 40 دانە ماڵ دراوسەیە. ئێستا واز لە 40 ماڵ بێنە، تۆ باسی 4 بکە. ئەم لا ئەولاد بەرامبەرێ، 2 ماڵ لەم لا 2 ماڵ لەولا بەرامبەرێ. لەبەر ئەوە بەڕاستی جاری وا هەیە ئێستا کەسی وا هەیە دراوسەی هەیە چەند ساڵە دراوسن تا ئێستا ماڵ یەکتریان نەبینیوە. مامۆسایەکی بەڕێز ئەمە فەرمووی من ماڵم هاتە سلێمانی، دراوسەیەکمانە وتی دوای مانگێک 2 مانگ هەر چاوەڕێمان کرد عادەتە دراوسێ بێن بە خێراتنمان بکەن و ئەمانە وتی وڵات هیچ کەس نەهات بە خێراتنێکمان بکە. ئێوتم قەیچەکە ئەوان نایەن، وتم با ئێمە بچین، وتی وڵا خۆمان پێچایەوە دوای بانگی عیشاوتی چون بۆ ماڵی دراوسەکەمان تەقەمانە لە دراوسێ چەند جار تەقەمالیاڵێ وڵا بەر حاڵە بە بیجامەیەک و دەرگای کردەوە فەرموو کاکە ئەمیش مامۆسایەکی بەڕێزە بە جوۆ مێزەرەیەکەوە و ئەمانە ئەڵێ وتم سەلام عەلەیک، وتی فەرموو کاکە، وتم وەڵا تۆ ئەزانی ئێمە دراوسەیەکین؟ وتی بەڵێ. وتی دێ ئێمە ئەزانی ماوەیەکە چەند مانگێکە هاتوونەتە ئێرە؟ وتی بەڵێ ئەزانم. وتی دەی حەقی ئەوە بوو کە دراوسە حەقمان بەسەر یەکەوە هەیە، ئێوە بۆتان نەکرا بێن سەردانی ئێمە بکەن، ئەوە ئێمە هاتین وتمانێمە دەست پێش خەری بکەین و بینە خزمەتان و ئەمانە وەکو دراوسەیەک. وتی بەعزە سەیری کرد، وتی ناکرێ ئیم شەو نەبێ؟ وتم بەرە وەڵا بۆچی ناکرێ؟ بەرە وەڵا ئەکرێ هەر نەیش بێ. وتی وەڵا گەڕاینەوە. لەبەر ئەوە ئاوای لێ هاتووە ئەرکی دراوسێ بە دراوسێوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ جوبرەئیلی ئەمین ئەوەندە ئامۆژگاری کردم دەربارەی دراوسێ و مەزانیم دراوسێ میلاد لە دراوسێ ئەبا. لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئافرەتانەکە، ئەفەرمێ ئافرەتان کاتێک کە چێشتێک کە خواردنێک لێ ئەنێن یەک جەماوی زیادەی تێکەن، لەبەرەوە قاپێک بەشی ئەم دراوسێکە قاپێک بە کاسە هاوسێتی کوردەواری خۆمان. ئێستا شتانە لە بینی دراوسێتیان نەماوە، ئەو محەبەت و خۆشەویستی جاران نەماوە. لەبەرەوە کۆمەڵەشتانێکێ تەسیراتی لەسەر ئێمە داناوە. دراوسەکان لەگەڵ دراوسەکانە زۆر هەندێکیان ناڵێن هەمووی، هەندێکیان تەبانین، بەڵام ئەمە ئەتوانین بڵێن بەعام ئەم عەلاقەیەش وەکو سیلەی ڕەحم و وەکو شتەکانی تر کاڵ بۆتە لەناو کۆمەڵگای ئێمەدا. وای لێ هاتوو خەڵکی هەر کەسە بۆ خۆی ئەژیت. علاقاتی کۆمەڵایەتی لە نێو خەڵکانە لە ناو ئێمەدا کاڵ بۆتەوە کە لە عینی کاتە ئیسلامی ئێمە دینی ئێمە زۆر ئامۆژگاریمانەکە لەسەر مەسەلەی ئەم علاقات و پەیوەندی کۆمەڵەتیانی کە لە ناومانە هەیە و ئەبێ پارێزگاریان لێ بکەن. هەر کەسە حەقی خۆی هەیە، هەر کەسە ئەرکی خۆی هەیە، هەر کەسە بێ وەزیفەی خۆی بزانێ، هەر کەسێ بزانێ چی لە ئەرکەکانی سەرشانی خۆمان جێبەجێیان کەین. بۆ یەکێ لەو ئەرکە گرنگانە بریتێ لە چی؟ بریتێ لە دراوسێتی. مەشهورە ئەڵێن یعنی زۆر ئەمە واردە لە کتێبەکانی سیرە و سیرەی سەحابە و ئەمانە. یەکێ لە سەحابەکان خواردنێکی بۆیەت ئەویش کە ئەیباتە ماڵەوە خێزانی ئەڵێ وەڵا ئێمە بەشی ئەم ئێوارە خواردنمان هەیە بینێرە بۆ دراوسەکەی، ئەیا بە مناڵەکەی باتە دراوسەکەیان. ئەڵێ ئەم خواردنە 7 ماڵ ئەگەڕێت کە طبعا نازان هی ئەم ماڵە بووە، بەس ماڵی یەکەم ئەزانێت، دراوسێ یەکەم ئەزانێت هی ئەم ماڵە بووە، ئیتر ماڵی دوو هەموو سێ هەموو ئەوانی تر ئەڵێ 7 ماڵەگەرە ئەخیر ماڵیەتەوە بۆ ماڵی خۆیان.
ئەم ئەڵێ من بەشێم ئێوارەم هەیە ئەو ئەڵێ من بەشێم ئێوارەم هەیە بۆچی ئەمانە وەکو ئێستا نەبوو لەبەرەوە خەڵک ژیانێکی سادە ژیاوە دڵێکی ئارامی هەبووە ئێستا ژیانی ئێمە ژیانێکی قەرەباڵق و جەنجاڵمان کردووە لەسەر خۆمان تەمان خۆمان وامان لێ کردووە جەنجاڵمان کردووە لەسەر خۆمان اینجا وەکو ژیانێکیشە کابراواتنی بەیانی تا ئێوارە هەر خەریکی ڕاکەڕاکەین کوردەواری خۆشمێڵێ بەخوات حتا ڕاکەی نایگەیتێ لەبەر ئەو لە ئێمە سەریعترە لەبەر ئەوە ئەم ئەرکە کۆمەڵایەتیانە کە لەسەر شانمانە وەکو شەریعەت وەکو دین داوامان لێ ئەکات بۆی ئەرکی دراوسێ لەسەر دراوسێ ئەوەیەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا دانە بۆی دیاری کردوین ئەفەرمی ئەگەر نەخۆش بە عیادەتی بکە سەردانی بکە پێویستی بە هەر شتێک بوو بچۆ بەدەمیەوە تووشی بەڵام مصیبەت بوو بچۆ بەدەمیەوە خوا نەخواستە کەسی لێم بەر دەبێ بچی لەگەڵ یا بۆ تەشیع جەنازەی و بۆ داوای شتی لێکردی بۆی جێبەجێ بکە یعنی ئەبێت لە ئاسیا چاودا بخەی ئەبێ سەیری ماڵ و مناڵی نەکەی چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڕەشەی کردووە لەوانەی فەرمێتی والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن سێ دانەجار باوەڕی نییە باوەڕی ئەی پێغەمبەری خوا کێ باوەڕی نییە ئەو کەسە قوڕ بەسەر و داماوەکێ الذي لا يأمن جاره بوائقه ئەو کەسێکەوە دراوسەکە لە دەستی زمانی ئەمین نەبێت زۆر خەتەرە کەسێک لە دەست و زمانی دراوسێ ئەمین نەبێ لەبەر ئەوە یەکێکی تر لە نیشانەکان و علامەتی ئیمان بریتە لە چی بریتە لە چاکە لەگەڵ دراوسیا ئێمە باسی ئەم شتانە هەرچی ئەکەین لە بینی خۆمانە ئەبێ بیکەین هەموو سەرچاوەکان بریتە لە ئیمان چەندە ئیمانمان بەهێز و تۆکمە بێت ئەوەندەیش ڕەفتار و کردەوەکانمان ئەوەندەش ئەو ئیمانە ڕنگدانەوەی ئەبێت لە کردەوەکانمانە بۆیە یەکێ لەو شتە زۆر گرنگانێکەوە ئیسلام گرنگی پێداوە بریتە لە دراوسێتی و ئەرکی دراوسێتی داواکەین لە خوای گەورە و پەروەردگار ئەگەر کەم و کوڕێکمان هەبوو بێت تا ئێستا بەرامبەر بە دراوسێکانمان یەکەم داوا لە خوای گەورە و پەروەردگار بکەین کە لێمان خۆش بێت و داوای گرن ئازادیش لە دراوسەکانمان بکەین کەوا لەو کەم و کوڕیانەی کە بوومانە ئینشاڵڵا لەمەوەدا بە پێی توانە بتوانین ئەو ئەرکە لەسەر شانمان إن شاء الله جێبەجێ بکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته